بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. براني بريس خوش كاني عزيز، سلام ورحمتي خواهي پروردگار تان ليبت لواني سي ونوهمدا بخزمتان دقينوا كلو وانيدا دمانويت ديارترين ئاکار و سیفەتەکانی ئەو کەسانە باسکەین کە حامیلی قورئانن، کە قورئانیان هەڵگرتووە لە سینەیاندا، یان ئەوەتە قورئانیان لەدەستدایە بە جۆرێک لە جۆرەکان دەیانەوێ خزمەتی قورئان بکەن. ئەوانەی کە قورئان دەخوێنن، ئەوانەی کە خەڵک فێر دەکەن، ئەوانەی خۆیان دەیانەوێ خۆیان فێر بن، ئەوانەی کە خۆیان بە ئەهلی قورئان دەزانن، ئەوانەی دەیانەوێت قورئان شەفاعەتکاریان بێت، ئەوانەی بەتەمان لەژێر سایە و سێبەری قورئاندا لە دنیا و لە قیامەتدا بەحەسێنەوە، پێویستە کۆمەڵێک ئاکار، کۆمەڵێک سیفات لە خۆیاندا بێننە جێ کە ئەو سیفەتانە تەبەن بۆ هەموو کەسێکی ئیماندار پێویستن، بەڵام بۆ کەسێک کە قورئانی لە سینەدا بێت یا قورئانی لەدەستدا بێت یان فیکر و مێشکی لە لای ئەوە بێت کە خزمەت بە قورئان و کەلامی خوای پەروەردگارکە، زیاتر دەبێت سیفەتەکان تێیدا ڕەنگ بدەنەوە. ئاکاری یەکەم هەر بە کورتی ئیشارەتیان پێ دەکەین، ئەو کەسەی کە حامیلی قورئانە پێویستە لەگەڵ خوێندنەوەی قورئاندا بیر لە ئایەتەکان بکاتەوە، ئەوە یەک، و پاشان لەذەت و خۆشی لەو قورئان و ئایەتانە ببینێ کە دەیان خوێنێتەوە. حامیلی ڕاستەقینە، هەڵگری ڕاستەقینەی قورئان کەسێکە کە بەسەر ئایەتەکاندا تێناپەڕێ بەبێ بیر لێکردنەوە، بەبێ تێگەیشتن، و کاتێکیش قورئانی خوێندەوە لەذەت و خۆشیەکی ڕوحی زۆر لە خوێندنەوەی قورئان وەردەگرێت. خۆت تاقیکەوە ئەگەر قورئانت خوێندەوە دڵت خۆش بوو، هەستت بە ئاسوودەیی کرد، هەستت بە ئارامی کرد، هەستت بە دڵ فەراحی و دڵکرانەوەی کرد و لەذەت و خۆشیت لە قورئان بینی و لێی بێزار نەبووی لە خوێندنەوەی، لە گوێ لێگرتنی، لە تەفسیرکردنی، لە ماناکردنی، بزانە تۆ یەکێک لە سیفەتەکانی هەڵگرانی قورئانی پیرۆزت تێدایە. خاڵی یەکەم. خاڵی دووهەم، پێویستە ئەو کەسەی کە حامیلی قورئانە قورئان بکاتە لابەری خەم و خەفەتەکانی. هەر کاتێک گرفتێکت هەبوو، گرفتەکەت دنیایی بوو، یان ئەوەتە لە بەینی خۆت و خواتدا تووشی تاوانێک، تووشی خراپەیەک بووبووی و خەمێک کەوت بۆ دڵتەوە، پەنا بۆ قورئان ببە، قورئان بخوێنەوە، چونکە قورئان بەبێ گومانی لابەری خەم و خەفەتە بۆ هەڵگرەکانی. خۆت تاقیکەوە ئەگەر بەهۆی قورئانەوە خەمەکانت لاچوون یا خەمەکانت کەمی کرد، یان فکرە خراپ و بۆچوونە خراپەکانت گۆڕانکاریان بەسەرداهات، بزانە تۆ لە هەڵگرانی قورئانی و لەگەڵ قورئاندا ڕاستت کردووە، چونکە پێغمبەرمان صلی الله عليه وسلم فێری کردوین کە بڵێین اللهم اجعل القرآن ربيع قلوبنا، خوایە قورئان بکە بە بەهاری دڵەکانمان، وجلاء أحزاننا وهمومنا، خوایە قورئان بکە لابەری خەم و خەفەت و ناڕەحەتیەکانمان. بۆیە ئەو کەسێک کە ئەهلی قورئانە دەبێ هۆکاری سەرەکی کە بەکاری دێنی بۆ لابردنی خەم و خەفەت و ناڕەحەتی و ناخۆشیەکانی دنیا و قیامەتی دەبێ قورئان بێت، و دەبێ قورئان خەمەکانی خەفەتەکانی لا ببە. ئەگەر چوویە خزمەتی قورئان و خەمەکانت کەمی نەکرد، خەمەکانت گۆڕانکاریان بەسەردا نەهات، دڵت خۆش نەبوو، گومانت لە قورئان خوێندنەکەت هەبێ و قورئان خوێندنەکەت زیاتکە، زیاتر لەگەڵی تێکەڵ بە بۆی چاکتر ببیە هەڵگری قورئان. خاڵێکی دیکە، ئەو کەسێک کە حامیلی قورئانە بەڕاستی نابێت تەنها بتوانێت قورئان بخوێنێتەوە، دەبێ فەهمی قورئان بکە. زۆر جار باسی ئەو خاڵەمان کردووە، چۆن فەهمی قورئان بکەین، بین بە قورئان لە قورئان بکەین، تەفسیری قورئان بە قورئان بکەین، تەفسیری قورئان بە سونەت و ژیانی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم، و هەروەها ئاگامان لە بۆچوون و ڕەئی مفەسیرینەکان بێ، و پاشان حیات و ژیانی سەحابە و تابعینمان ئاگا لێبن، چونکە ئەوان بەکرداری لە ژیانی ڕۆژانەیاندا قورئانیان ڕاوە کردووە و قورئانیان تەفسیر کردووە.
بۆیە ئەو کەسەی کە ئەهلی قورئانە حاملی قورئانە دەبێ ئاگای لە قورئان بێ هەمووی بەیەکەوە کام ئاەتانە لەگەڵ کام ئاەتانە پەیوەستن و پەیوەندیان هەیە و کامیان پێش کامیان هاتۆتە خوارێ و کامیان تەفسیری کامیان دەکا و پاشان دەبێ معلوماتێکی وردت لەسەر ژیان و سیرەتی پێغەمبەری خوا هەبێ صلی الله عليه وسلم کەسێک ئاگاداری لە سیرەتی پێغەمبەر نەبێ لە فەرموودە و ژیانی پێغەمبەر نەبێ صلی الله عليه وسلم مەحاڵە لە قورئان تێبگا بۆیە ئاکاری سێهەممان ئەوەیە کە دەبێ حاملانی قورئان هەڵگرانی قورئان خۆیان پڕچەککەن بە چەکی علم و زانست و زانیاری لە هەموو زانستەکانی گەورەتر ئەوەیە کە ئاگار لە قورئان بێ پاشان ئەو زانست و علمانەی کە خزمەتی قورئان و کەلامی خوای پەروەردگار دەکەن. خاڵێکی دیکە بۆ حاملانی قورئان کە زۆر زەرورە ئەوەیە کە کاتێک ئاەتەکانی خوای پەروەردگار دەخوێنینەوە یا بەسەرماندا دەخوێندرێتەوە تەفسیریان دەکەین یا بۆمان تەفسیر دەکرێن دڵمان لەگەڵی بترسێ کاتێک کە باسی عذاب و خەشم و قین و تووڕەیی خوای پەروەردگار دەکرێت وانەزانی ئەو ئاەتانە لەگەڵ تۆ نین لەبەرەوەی تۆ قورئان دەخوێنیەوە وادانێ وا حسابکەکە و ئاەتانە بەتەنها بۆ تۆ هاتوونەتە خوارێ وە سەزا و هەڕەشەکە بەتەنها ڕوویان لە تۆیە چونکە خوا دەفەرمێت وئیذا تتلى عليهم آیاتنا يخرون للأذقان سجدا کاتێک ئاەتەکانی خوای گەورەیان بەسەردا دەخوێنێتەوە سەریان دەخەنە سەر عەرز و لە خوای پەروەردگار دەترسێن و ترسیان زیاد دەبێت. بۆیە هەڵگرانی قورئان لە هەموو خەڵکی زیاتر لە خوا دەترسن لە هەڕەشەکانی خوا دەترسن لە خەشم و قینی خوا دەترسن نەک پێدوا بێ لەبەرەوەی تۆ دوو ئاەتت خوێندوونەتەوە دوو سوورەتت خوێندوونەتەوە لە ژیانتدا دوو ختمت کردوون تەواو تۆ شمولی ئەوە ناکەی کە ئاەتەکانی عەذاب و سزا بتگرێتەوە. خاڵێکی دیکە خاڵی پێنجەم ئاگامان لێی بێت ئینسانی حاملی قورئان هەڵگری قورئان هەمیشە دەبێت سەرزەنشت و لۆمەی نەفسی خۆی بکە بە هیچ شێوەیەکی نابێ تووشی عوجب تووشی لە خۆبایی بوون تووشی تەکەببوور تووشی خۆ بە چاکتر سیرکردن خۆ بە چاکتر دانا تەنانەت لە قورئان خوێندنەوەشدا نابێ پێدوا بێ قورئان خوێندنەوەی تۆ لەی هەموو خەڵکی چاکترە کاتێک دوو ئاەتان تەفسیر دەکەی نابێ پێدوا بێت تۆ لە هەموو خەڵکی جوانتر دەزانی تەفسیرکەی کاتێک دەرسێک دەڵێەوە نابێ پێدوا بێت تۆ لە هەموو خەڵکی جوانتر دەزانی تەفسیر یا قورئان بڵێەوە هەمیشە ئینسانی ئەهلی قورئان و حاملی قورئان سەرزەنشت و لۆمەی نەفسی خۆی دەکات نەفسی لەوامەش یەکێکە لەو نەفسانەی کە خوای پەروەردگار مەدحیان دەکات و ستایشیان دەکات ئەگەر تووشی عوجب و لە خۆبایی بووین بەهۆی قورئان خوێندنەوە بەبێ گومانی ئەو کاتە نەک ئیستیفادەمان لە قورئانەکەمان نەکردووە بەڵکو بە گوناه و بە تاوانیش لەسەرمان دەنووسرێ بۆیە ئاگامان لێی بێت ولا تزكوا أنفسكم أو ئاەتە هەمیشە تەنفیسکەین ئەمە ئەگەر ئێمە ئەهلی قورئانین هیچ کات خۆت لە خەڵکی پێ باشتر و پێ چاکتر و پێ پاکتر نەبێت. خاڵێکی دیکە حاملی قورئان کاتێک کە ئاەتەکان و وەک دەڵێ فەرمودەکانی خوای پەروەردگار دەخوێنێتەوە بە تایبەتی ئەوانەی کە باسی جەهەنەم و خەشم و قین و تووڕەیی خوای پەروەردگارن فرمێسک بە چاوەکانیدا دێتە خوارێ بەڵام فرمێسکەکانی ناچێت عەرزکا لە پێش چاوی خەڵکی بەڵکو فرمێسکەکانی دەشارێتەوە و ئەو کاتانەی کە گریگانی دێ هەوڵ دەدا ئەو قورئانەی بەتەنها بخوێنێتەوە لە بین خۆی خوای پەروەردگاردا کە بەداخەوە ئەو بۆتە نەخۆشی و دەردی زۆرێکمان کاتێک کە خوتبەیەک دەخوێنیەوە و خەتیبەکە گریانی دێتێ دەچن تەنها لە قتەی گریانەکەی دێنە خوارێ و عەرزی دەکەن بەڕاستی و لە شوێنی خۆی نییە زۆر و کاتێک ئاەتێک دەخوێنیەوە فرمێسکێک بە چاوتدا دەهێتە خوارێ فرمێسک بۆ عەرزکردن نابن فرمێسک عادەتەن دەبێ بینی خۆت و خوای پەروەردگار بن بۆیە حاملی قورئان لەگەڵ قورئان خوێندنەوەدا زۆر فرمێسک دەڕێژێ و فرمێسک ڕێژتنیش لە پێناوی خوا و لەگەڵ ئاەتەکاندا جا لە خۆشیان بێ کاتێک کە ئاەتی ڕەحمەت دەخوێنیەوە تەبەن هەر نیعمەتە لە ترسان بێ کاتێک کە ئاەتی عەذاب و خەشم و قینی خوای پەروەردگار دەخوێنیەوە هەر ڕەحمەتە چونکە چاوێک فرمێسکی پێدەهاتە بنە خوارێ لە پێناوی خوادا ئاگرنیان سووتێنێ بەڵام ئاگاد لێی بێ
ئەو فرمێسکانە بەقیمەتن، ئەو ئاوانە گران بەهان لای خۆی پەروەردگار و بەهشتیان پێدەکردرێ و پێی لە جەهەنەم دوور دەکەوینەوە کە فرمێسکەکان لە بینی خۆمان و خواماندا بن هەتا بکرێ فرمێسکەکانمان بشارینەوە نەک عەرزیان کەین و پیشانیان دەین. خاڵێکی دیکە یەکێکی دیکە لە تایبەتمەندیەکانی حامیلی قورئان و هەڵگرانی قورئان ئەوەیە کە ئەو کەسێک کە حامیلی قورئانە ڕۆژانە زۆرتر سەرقاڵی مەشغەڵەت و ئیش و کارەکانی دنیایەتی کەسابەتە و ئەو ئەرکەی و ئەو وەزیفەی ئەو ئیشەی کە ڕۆژانە هەیەتی شەوانە زیاتر تەمان قورئان دەخوێنێتەوە و لەگەڵ قورئان تێک هەڵدەبێ، ڕۆژانە لەگەڵ خەڵکی مامەڵە دەکەی و هەڵس و کەوت دەکەی، هەڵس و کەوتێکی قورئانیانە دەکەی، بەڵام کاتێک کە شەودا دێ و لە تاریکاییەکانی شەودا خۆت و خوا کەسی دیکە ئاگان لێت نییە، لەو کاتانەدا قورئان زۆرتر دەخوێنیەوە و بە شەودا زۆرتر دەبی بەڕاهیب و بە لەخوا ترس. ئەویش بەداخەوە بە پێچەوانەی زۆرێکمان کاتێک کە خەڵک چاوی لێمانە و خەڵک دەمان بینێت محاولە دەکەین بە ئاوازی خۆش، بە دەنگی خۆش، بە لەحنی جوان قورئانەکەمان بخوێنینەوە، کاتێک کە کامیرەمان بۆ دانراوە، کاتێک کە قورئانەکەمان لایڤ دەکرێت، خوتبەکەمان تەسجیل دەکرێت و تۆمار دەکرێت، هەزار ئاواز و لەحن و مەقاماتی تێدا بەکاردەهێنین، بەڵام کاتێک لە تەنیاییدا نوێژ دەکەین یا لە تەنیاییدا قورئان دەخوێنین جاری وایە هەرسەر پێی بەسەریدا تێدەپەڕین کە ئەوەش هەڵەیەکی زۆر کوشندەیە ئاگامان لێی بێت. حامیلی قورئان ڕۆژانە سەرقاڵی ئیش و کارەکانیەتی زۆرتر واجباتەکانی دەکا، بەڵام شەوانە زۆرتر قورئان دەخوێنێت، چونکە خوا دەفەرمێت ئینە قورئان الفەجر کانە مەشهودا، قورئانی بەرەبەیان بە تایبەتی لە ڕۆژی قیامەتدا شاهیدیت بۆ دەدا، یان مەلائیکەت لەگەڵت حازر دەبن و لەگەڵت ئامادە دەبن. خاڵێکی دیکە خاڵی هەشتەم حامیلی قورئان هەڵگری قورئان کەسێکە کە لە نوێژەکانیدا زۆرتر بیر لە حاڵی بوون و لە تێگەیشتن دەکاتەوە نەک تەواوکردنی ختمەکەی و جوزئەکەی. ئاەتێک بخوێنێتەوە تێی بگا بەلایەوە چاکترە لە خوێندنی یەک جوزء. ئاەتێک بخوێنێتەوە و چەند جارێک دووبارەی کاتەوە لێی حاڵی ببێ باشترە لەوەی کە بە ئەندازەیە قورئان بخوێنێتەوە، بە تایبەتی کە ئیمامەت دەکات و کە لە پێش نوێژیە خەڵکی بێتاقەتکا و بێزارکە لە ڕاوەستاندا کە بە بێگومانی حامیلی قورئان کەم دەخوێنێتەوە، بەڵام ئەوەی دەیخوێنێتەوە بە تەدەبور و بیر لێکردنەوە دەیخوێنێتەوە. تەڵەن ئەگەر زۆر بخوێنیەوە و بیریشی لێ بکەیەوە، زۆر بخوێنیەوە و دەوروبەریشت ئەوانەی لە پشتن بێزاریان نەکەی، بێگومان خێرەکەی زۆرترە، بەڵام لە هەموو کاتێک حامیلی قورئان ئیهتیمام بە تێگەیشتن و تەدەبور و بیرکردنەوە دەدا زۆرتر. خاڵێکی دیکە خاڵی نۆهەم تایبەتمەندی نۆهەمی حامیلی قورئان ئەوەیە کە خۆیان بۆیە دەکەن، خۆیان دەڕازێننەوە بە ئاەتەکانی قورئان، بە ئاکارەکانی قورئان، وەکو کاتی خۆی لە عایشەیان پرسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن بوو، فەرمووی کانە خولوقه القورئان، هەڵس و کەوتەکەی قورئان بوو، کە وەصفی سەحابەی پێغەمبەریان دەکرد عەلەیهی سەڵات وەسەلام، خوا لە سەحابەکان ڕازی بێ، دەیانگوت هەر یەکەیان قورئانێکی زیندوو بوو بەسەر زەویدا دەڕۆی. سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەندەی بە هەڵس و کەوتی ڕۆژانەیان بە مامەڵە و وەک دەڵێ هەڵوێست نواندنیان لەگەڵ دەوروبەردا تەفسیری ئاەتەکانیان کردووە، خەڵکیان لە ئاەتەکان حاڵی کردووە و تێگەیاندووە، ئەوەندە بە قسە خەڵکیان تێنەگەیاندووە. خەڵک لە قسەکردن بێزار بووە، خەڵک لە گوێگرتن بێزار بووە، خەڵک ئەوەندە خەڵکی زمان پاراو و زمان قسەزانی دیوە کە لە کرداردا وەکو پێویست نەبوو، وەکو قورئان نەبووە، خەڵک لە قسەوە ڕەز بووە. ئێمە پێویستمان بەوە هەیە قسەکانمان بکەین بە کردار، ئەو قورئانەی کە دەیخوێنینەوە کە گوێی لێ دەگرین، کە دەیزانین، کە ئیهتیمام بە لەحن و ئاوازەکانی دەدەین. لەحن و ئاوازەکان بەڵێ خۆشن، بەڵێ سەرنجڕاکێشن، بەڵام سەرنجڕاکێشتر لەوە، بەبەرەکەتر لەوە، چاکتر لەوە ئەوەیە کە لە کردارەکانی ڕۆژانەماندا